منەڵێن بەداخەوە لەبەرەوەی خەڵک برسیە، خەڵک بێکار و بێئیش و گرانی بەسەر ژیانی خەڵکەیە، خەڵک نائومێدە، یعنی ئەوان یانەوێت ئیسفادە لەم وەزعیەتەی خەڵک بکەن. ئەوان بەڕاستیدا وەک گورجێکی برسی لە کەمینان بۆ ئەوەی کە خەڵکێک برسیە، خەڵکێک نیگەرانە، خەڵکێک بێئومێدە، وەکو هەمان پرۆسی هەڵبژاردنەکانی کوردستان کە لە سەردەمێکە گۆڕان توانی سواری شەپۆلی ناڕەزاتیەکانی خەڵک بێ، ئەمانیشانەوێ بەو شێوە هەمان سیناریۆ دووبارە بکەنەوە. لە ڕاستیە ڕەنگە ئەوان ئیسفادە لەوە بکەن کە ئەم ئەحزابانە خۆشەویست نین لە لای خەڵک بێزیان لێکاتەوە، خەڵک ناڕازین، بەشێک لە خەڵک بتوانن بە نەوت و بە ئاو بەو شتانە دابەشیکەن بەسەر خەڵکە، ئەم دیعایانە بڵاوکەنەوە، پێم وانێ بتوانن کارێکی گرنگ یاخود ئاڵوگۆڕێکی جددی یاخود جیاوازێکی ئەوتۆیان لەگەڵ ئەحزابەکانی ترابێ. ئەمان خۆیان هەر لە ڕاستیە تاجرن ویانەوێت لە ڕێی توجارەتەکەی خۆیانەوە ژیانی خەڵک کۆڵی خەڵک هەڵخەڵەتێنن، کڵاوکەنە سەر خەڵک، دیسانەوە خەبات و ناڕەزایەتی خەڵک چەند ساڵێکی تر بدەنە دواوە و ناتوانن هیچ ئاڵوگۆڕێکی جددی لە کەرکووکا بکەن و تەنها درۆیەک و فڕوفی شاڵێکی ئەعلامی خۆیانە ئەیکەن. پێم وانە هیچ شتێکی ئەو تۆ جێگەی سەرنج بێ یاخود جێگەی دڵخۆشی خەڵک بێت.